بالەوە گەڕێن کە عێراق هیچ خوڵایەکی مێژووی نییە و چه وڵاتێک کاتی خۆی لە دوای جەنگی یەکەمی جیهانەوە دروستی کردووە. بەڵام عێراق وڵاتێکی فرە پێکاتە، ینی فرە نەتەوە، فرە ئاین، فرە مەزهەبیشە. ناکرێ حکمی عێراق یەک نەتەوە، یەک ئاین، یەک ئاین زابیکە. لە دوای ساڵی 2023 دوای ڕوخانی سەدام حوسێن لەسەر سێ بنەمای تەوافق و تەوازن و شەراکەت عێراقی نوێ پێکات. بەڵام لە دوای ساڵی 2014ەوە وردە وردە دەسەڵاتدارانی عێراق ئەم تەوافقیان تێکشکان و هێواش بە دیاریکراویش کورد پۆستەکانیان لە کورسەندەوە. دوێنێ لە بەرزترین دەستگا لە ئەم وڵاتە کە پێی دەڵێن عێراق کە دەستگای یاسادانان و پەرلەمانە، سەرۆکی پەرلەمان بە بێ هیچ گەڕانەوەی بۆ هیچ لایەنێک پۆستی سوپاسالاری لە کورد سندەوە کە ئەوە پشتی کوردە و دای بە شیعە. ئەم کارە بۆ کرا ئەگەر ئاوا بەردەوام بێ عێراق بەرەوچۆ دەچێت. میوانمان هەیە لەگەڵ ئەو قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر عەمار عەزاوی سەرکردە لە هاوپەیمانی عەزم و لە ئەنجومەنی سیاسی نیشتیمانی سوننە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز عەزاوی شەوتان باش، سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. پێشەوەی بێمە سەر پرسیارەکانم پێم خۆشە بزانم ئەوەی خوێندنەوەتان چییە بۆ ئەوەی دوێنێ لە پەرلەمانی عێراق لەلایەن سەرۆکی پەرلەمانەوە گەورەترین دەستگا، باڵاترین دەستگا، پۆستێک کە پشتی کووردە لێی دەسەنرێتەوە و دەدرێ بە شیعە. ئەمە تێکشکاندی مەبدەئەکانی تەوافق و تەوازن و شەراکەت نییە و سەرەتایەکی خراپ نییە عێراق بەرەو چۆ دەبا. نعم بدأ تحية طيبة سەرەتا سڵاوێکی گەرم لە تۆ برای بەڕێزم و لە بینەرانی کەناڵی کوردستان 24. لە ڕاستیدا باش دەزانین زۆرینەی دۆسیەکان و بڕیارەکان و بابەتەکانیش کە ڕێکەوتنیان لەسەر دەکرێت بە ڕێکەوتنی سیاسی دەکرێت بەرەو ئاراستەی دەنگدانەوە چارەسەر دەکرێت. بۆیە پابندی شێ لە نێوان لایەنە سیاسیەکان و کوتلە سیاسیەکان بۆ پەسەندکردنی ناوەکان و پۆستەکان بە گوێرەی ئەو ڕێکەوتنانەی کراوە. سیرکەن ئەگەر باس لە دەستکەوتە پوختەکە بکەین ئەو پۆستانە کە هەن زیاتر لە 21 دەستەی سربەخۆ هەن، زیاتر لە 8 پۆستی سەربازی و ئەمنی هەن. ئەگەر باز لە ناولێنام بکەین و ئەو ناوانەی لە دەستەی دەستپاکیەوە دەست پێ بکەین و تا دەگات دەستەی ڕاگەیان و پەیوەندیەکان و دەستەی ئەنجومەنی دەستەی لێپرسینە و دادپەروەری تا دەگاتە ڕێکخراوە ناحکومیەکان و چەندین دەستەی دیکەش کە بوونیان هەیە. هاوسەنگی لەکوێ هەیە لە پێکەنانی ئەو دەستانە وەک پێکهاتەی سوننە تەنیا یەک دەستە و برایانی کورد یەک دەستیان هەیە و برایانی تورکمانیش یەک دەستیان. ئەمە ئەو ناغەیە کە باسی لەسەر دەکەین. تەنانەت بەیاننامەکەی عەزمیش ڕوون و ئاشکرا بوو لەو پرۆسەیە کە پێویستە ڕێککەوتن هەبێت، پێویستە بە شێوەیەکی دادپەروەرانە پۆستەکان دابەش بکرێن، ئەویش لە ڕێگەی ڕێککەوتنی سیاسی و زۆر باشە ڕێژەی هاوسەنگی بۆ پۆستانە کەواتە لەسەر حسابی لایەنێکەوە بۆ لایەنێکی تر نییە پۆستەکان دابەش بکرێن. ئێمە دەمانوێت بە دادپەروەری دابەش بکرێت. تەنانەت لە بەغدای پایتەختیش پۆستە سەرەکیەکان وەک پارێزگاری بەغدا، وەک ئەمینداری بەغدا یاخود ئەندامان زۆر باشمانی نوێنەران لە پارێزگای بەغدا بەشێکیان دەستکەوت زۆر پێکهاتەی سوننی. باش بەڕێز عەزاوی ئەم ڕەفتارەی کە دوێنێ سەرۆکی پەرلەمان ئەنجامیدا پێت وایە ئەم هەنگاوە هەنگاوێکە بۆ پەراوێزخستنی کورد و سوننا کە دوو پێکهاتەی سەرەکین لە عێراقا، ئەگەر ئەمە ئاوا بڕوات شتێکەمێنێ بە ناوی عێراق؟
يعني هو هذا ما نتكلم عنه. ئێمەش باس لەوە دەکەین کە پرۆسەی دەنگدان و پرۆسەی بەرەو پێشوم بە ئاراستەیەکی دیاریکراو دەبێت لە ڕێگەی ڕێککەوتنی سیاسی بێ سازانی سیاسی بێ بە ڕێککەوتن لە نێوان لایەنە سیاسەکان بەرەو پێش بچێت. باز لە پۆستی سوپا سالاری بکەین لەو کاتەوەی وەزارەتی بەرگری دامەزرێنرایەوە لە دوای 2003 پۆستی سوپا سالار لە بەڕێز بابەکر زێباری بوو چەندی ساڵ لەو پۆستە مایەوە. دواتر باس لەوە کرا کە ڕێککەوتن بکرێت لەسەروەی کاندیدێکی برایانی کورد بێتە پێش ئەو پۆستە وەربگرێت و ببێتە سوپا سالار. بۆ نمونە سەرۆکی دەستگای هەواڵگری، سەرۆکی دەستگای هەواڵگری نیشتیمانی، سەرۆکی دەستگای و ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی. ئەمانە هەمووی پێویستە لە ڕێگەی ڕێککەوتنی سیاسی و پۆستاندا بەش بکرێن لە نێوان لایەنە سەرەکیەکاندا. دوێنێ لەو بڕوایەدام ڕێککەوتنی سیاسی هەر لە سەرەتاوە نەکراوە، بۆیە برایانی کورد هەستیان کرد کە خەریکە لەو خاڵەدا لیان دەسوڕێنەوە. بۆیە وەک هاوپەیمانی عەزم و هاوپەیمانی عەزم لە ڕاگەندراوەکەدا گوتی ئێمە لە هەموو لایەکدا بەیەک مەودا دوور دەکەوینەوە، بەڵام پێویستە لە هەمان کاتیشدا باس لە شایستەکان بکرێت. زۆر باشە. ڕێککەوتنی سیاسیش هەیە دەبێت بەرەو پێش بچێت. چاکە بەڕێز ئازاوی پرۆسەی ڕێککەوتنی سیاسی هەڵبوەشێنینەوە ئەو کاتە پشێوی سیاسی دەنرێتەوە لە نێوان سیاسیەکاندا. بەڕێز ئازاوی بۆ خۆشت باش ڕێزانی عێراق وڵاتێکی فرەنەتەوە یەک نەتەوەیتیان ناژی فرەنەتەوەیە، فرا ئاینە، فرا مەزهەبە. ئایا ئەم فرەیی کە لە عێراقا هەیە دەکرێت یەک نەتەوە یەک ئاین یەک ئاینزا عێراق بەڕێوە ببە، یاخۆ عێراق وەکو سەردەمی سەدام حوسێن بەرەو دیکتاتۆریەت و خراپتریش دەچێت؟ سێرکە من باس لە خاڵێکی گرنگ بکەم، ئەویش هەوڵدانی لایەنێک کە بێوێ دەست بەسەر پۆستەکاندا بگرێت لەسەر حسابی لایەنە سەرەکیەکانی دیکە. ئەمە بەرەو پێش ناچێت و سەرکەوتوش نابێت. ئەگەر سازان و هاوبەشی و ڕێککەوتن لە نێوان لایەنە سەرەکیەکان لە شیعە و لە سوننە و لە کورد و تورکمان نەکرێت و تەواوی پێکاتنەتەوەیەکانی تریش، بەڵام ئەگەر باس لەوە بکەین لایەنە سەرەکیەکان لێرەدا دێنە پێشەوە کە کۆڵەگەی سەرەکی یاخود بربڕەی پەیکەربەندی سیاسی پێکدێن کە عەرەبی شیعە و سوننە و کورد. ئەگەر لایەنێک لەو لایەنانە هەست بکەن کە کەسێک هەوڵ دەدات پەراوێزیان بخات یاخود هەوڵ دەدا دووریان بخاتەوە، یاخود دەست بەسەر و پۆستانە دابگرێ، یاخود ئەو ڕێککەوتنانە هەڵبوەشێنێتەوە، ئەو کاتە لە ڕاستیدا هیچ متمانەیەکی ئاڵگۆڕپێکرا و نامێنێت، دامەزراوەی دەوڵەت نامێنێت. ئێمە جەخت لەوە دەکەینەوە دەمانێت ئەو قسەیە بکەین. هاوبەشی ڕاستەقینەوەی پابند بە ڕێککەوتنەکان بین، پابند بە بەڵمانەکان بین، هەموو لایەنەکان هەوڵ بدەن ئەوەی لەسەر شانیەتی جێبەجێ بکات، پابند بێت بۆ بابەتانە. ئەمانە گرنگم و بنیادنانەوەی دەوڵەت، بەڵام ناپاکی دوورخستنەوە، پەراوێز خستن، نەمانی متمانە، جێبەجێ نەکردنی ڕێککەوتنی سیاسی لەسەر حسابی لایەنێکی دیکەی سیاسی پشێوی دەنێتەوە و کەس ناتوانێت ئەو کارە بکات. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر عەمار عەزاوی سەرکردە لە هاوپەیمانی عەزم و لە ئەنجومەنی سیاسی نیشتیمانی سوننە ڕاستەوخۆ لە بەغدا و لەگەڵ مابووی. گەلێک سوپاس بۆ ئێوە، شەوتان باش.